طبعا گەرمکردنی خواردن ئەگەر عینی وەخت گەرمی کێوە تۆزە قەیناکە بەڵام خواردنەکەی بەجێ بێنی دەستبێنی حتا هێوارێ لەوانەیە ئێستا دنیا بەرەو سەرمای دەڕوا خواردنەکە لەسەر تەباخی بەجێ دێلدرێ دەستبینەوە حتا شەوێ یان دوو ڕۆژ لەناو سەلاجەی بەجێ دێلدرێ وان زۆر خراپە هەموو بەکتریا ئەوە خواردنە لە بۆ بەکتریاش یانی وەکو پێدرێن کەڵچەر میدیایەکی زۆر باشە حتا بەکتریا لە ناوی دروستبی و گەورە بیتن لەبەر هەندێک حیفاظکردن لەسەر خواردن یعنی قەپاتکردنی خواردن باش و لەناو سەلاجەیدا حتا گەر ناو سەلاجەیدا بندرێتن لەناو سەلاجەی ئەگەر دای بنێ گۆشتی خاویشی لەگەڵ بی خاصەتەن مریشک زۆر زوو کۆنتامینێشن دەکاتن شتێکی پێدرێن سالمۆنێلا ئەگەر هاتوو تووشی هەوکردن بوو ئەو خیناوەی مریشکی نەکوڵاو بە خواردنی دیکە سالمۆنێلا ینی کوشندارە خەڵک پێی دەمریتن چونکە بەکتریال ڕزستەنسی زۆرە بەخۆی ئەنواعی خواردن هەیە بەعزە خواردن ئەگەر ترش بی کەمتر تووشی ینی احتیمالیەتی بەکتریای کەمترە لەبەرەوەی خۆی ترشە بەکتریا لەوانەیە زۆر بە ئاسانی لە ناوی دروست نەهێشت خواردنێکی زۆر دروست مەکە سێ چوار ڕۆژ بخۆی خواردنەکە دایمەن فرێش بی یەکەم هەر عینی وەخت بیدە منداڵەکانت هەڵی مەگرە زۆر شت لەناو سەلاجەیدا منێن خاصەتەن خواردنی قەدیم و نوێ یەکدری پیس دەکەن گۆشتی خاو ئەگەر داتاننا لەناو سەلاجەی محاولە بکەن لە لای خوارەوە دانێن و بۆ خیزاوەکە نێتن بەسەر خواردنە فرێشەکەی بکەویتن خاصەتەن کەسکایی مثلا کەرەوزە تەڕەتورەیە ئەو شتانەیە بە ساغی دەخورێتن ئەوە دەبی زۆر ئاگامان لێبی ئەوانە کە لەناو سەلاجەی دەبن شتێکیان لەگەر تێکەڵ نەبی کە ئەو شتانەش دەکڕی خاصەتەن سەوزەوات دەبی زۆر بە پاگژی بیشورێتن